سڵاوتان لێبێ و شەوتان باش بەڕێزان لە پانۆرامایان شەو لەگەڵتانین بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگ و هەستیار و ئانی کە بابەتی قۆرەخکردنی زەوی جوتیارانی کەرکووکە کە کێشەیەکی درێژخایەنە و ساڵانێکی زۆرە هاوڵاتیان و دانیشتوانی ئەم ناوچانە و بە تایبەت جوتیارانی کورد لە پارێزگای کەرکووک بە گشتی و لە تۆپزاوا و لە سەرگەڕان و لە داقوق و لە هەندێک ناوچەی دیکە بە تایبەتی داوای ئەوە دەکەن کە ئەم کێشەیان بە یەکجاری بۆ چارەسەر بکرێت و کێشەی تعریب لە شاری کەرکووک بە یەکجاری بنەبڕ بکرێت لەبەرەوەی بەردەوام و بەدایان ڕێگەی جیاوازەوڵە درێت کە ناسنامەی کوردیبوونی ئەم شارە بسڕێتەوە و کار لەسەر گۆڕینی دیمۆگرافیای شاری کەرکووک بکرێت. ئەگەرچی هەندێک جار لێرە و لەوێ هەوڵ هەیە بۆ ڕاگررتنی ئەم پرۆسانەی کە پێدەوترێ پرۆسی تعریب و گۆڕینی دیمۆگرافیا لەم شارە بەڕێگەی جیاواز بەڵام هێشتا ترس هەیە و خەم هەیە لەبەرەوەی هاوڵاتیان ناڕازین و ڕۆژانە دەبێتە هەڕەشە بۆ سەر کوردبوونیان لەم شارە. دەمەوێت قسە بکەین و گفتوگۆ بکەین سەبارەت بە ڕەوشی کەرکووک و کەی ئەم بارودۆخانە بەڕاستی چارەسەر دەبن و بە تایبەت ڕەوشی جوتیاران لە پارێزگای کەرکووک بەگشتی. دوو میوانی بەڕێزم لەگەڵ دەبێت لە کەرکووک لەگەڵ کاک شێخ نەجات مکەڕەم نوێنەری جوتیارانی داقوق قسە دەکەم و لە شاری هەولێریش لەگەڵ کاک محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان ویشم لەگەڵ دەبێت قسە دەکەم. سەرەتا دێمە لای جەنابەت کاک شێخ نەجات بەخێر بی، زۆر کوردیانە و زۆر جوانیش خۆگۆڕی و دەستە خۆش بێ. دەمەوێت بپرسم بارودۆختان چۆنە وەک جوتیارانی داقوق، کێشەتان چییە، کێ هاتۆ بەدەم داواکاریەکانتانەوە، ترسەیە لەسەر زەوی کوشت و کاڵێکانتان؟ دەنگ نەما، دەنگ لای من نەما. من گوێبیستی دەنگی تۆم فەرموو قسە بکە کاک نەجات. بەڵێ سوپاس بۆ جەنابتان، سڵاو لە خۆت و لە کادرانی بەرنامە و لە کاک محەممەد لە هەولێرەوە ڕێز و احترامم بۆ هەیە. کێشەی ئەرازی کێشەیەکی قوڵە، ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعس هەر لە کاتی خۆیەوە لە ئەم سیاسەتەی گرتە بەر بۆ ئەوەی کەوا ڕۆڵی کورد و تورکمان لە کەرکووک کەم بکاتەوە. لە دوای ساڵی 1970 کە دەستی کرد بەهێنانی ژمارەیەکی زۆر لە عەرەبی هاوردە لە شارەکانی تری عێراقەوە بۆ کەرکووک و دەوروبەری و جێ نشینکردنیان لەناو ئەو ئەرزانەی کەوا موڵکی کورد بوونە و ئەرزی کورد بوونە، لە ساڵی 75 قەراری مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە دەرکرا. ئەو قەراراتانە 300,000 دۆنم موڵکی کورد و تورکمانی ئیستیملا کرد لە کەرکووک و لە دەوروبەری. بە گوێرەی ئەو قەراراتانە کەوا ئەو 300,000 دۆنمەی ئیستیملا کرد، هەڵسا دابەشی کرد بە گوێرەی گرێبەست بەسەر ئەو عەرەبە هاوردانەیە و جێنشینیانی کرد لە دەوروبەری کەرکووک و لەو ناوچانەی کەوا دێهاتی کورد بوون و کەوا ماڵی کوردی تیا داگیر کرا. ئەم کێشەیە هەروە بەو بابەتە مایەوە لە دوای ساڵەکانی 1990ەوە دیسانەوە بە بڕیاری لیژنەی شئونی شیمال دەستی کرد بە دەستگرتن بەسەر زیاتر لە 900,000 دۆنم ئەرزی کورد و تورکمان لە دەوروبەری کەرکووک بە ناوی ئیطفاوە، ناوی نا ئیطفا، حقوقی کورد و تورکمانی لەسەر سڕیەوە. دیسانەوە ئەوانەی بە گرێبەستی کشتتوکاڵی دابش کرد بەسەر ئەو عەرەبە هاوردانەوە. ئەو کێشانە هەروە ماوەتەوە تا ئێستاکە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و دەستوری دانانی دەستوری عێراقی و دانانی دەستەی کێشەی موڵکداری بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە و هەروەها دەرچوونی بڕیاری ژمارە 4 لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 لە ساڵی 2007 ئەو بڕیارە دەرچووکەوە هەموو ئەو گرێبەستانەی هەڵوەشاندەوە لە نەسی بڕیارەکە ئەڵێ إلغاء العقود المبرمة ضمن التغيير الديموغرافي في كركوك وأطراف كركوك.
هەروەها مەجلیسی وزەرای عێراقی لە نەفس ئەو تاریخەیە تقریبا مانگێک دوای ئەوە بڕیارێکی دەرکرد ئەو بڕیارەی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 بەڕسمی ناساند و وتی ئەو بڕیارە پێویستە جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە ئەو گرێبەستانە هەروە ماوەتەوە تا ئێستا هەڵ نەوەشاوەتەوە و لە دوای ئەوە لە ساڵی 2012 بڕیاری ژمارە 29 ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال دەرچوو کە ئەو بڕیارەکانی لژنەی شئونی شیمالی بەعسی هەڵوەشاندەوە و هەموو ئەو گرێبەستانەی هەڵوەشاندەوە کە لەسەر ئەو بڕیارە دروست کرابوون و بۆ عەرەبی هاوردە کرابوون دیسانەوە بڕیاریدا کە ئەوانە هەڵبۆشێتەوە و ئەو بڕیاری ژمارە 29 پێویستی بەوە بوو کە لە وەزارەتی دادی عێراقی جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە جێبەجێ نەکرا ئەو بڕیارە هەروە بە وەکو چۆمان خۆمان ئەڵێن لەسەر قاقز مایەوە قەڵەمێک لەسەر قاقز نووسینێک مایەوە تا ئێستایشی پێوە بەداخەوە ئەڵێم کە لە دوای ئەوەی ئەمە سێیەمین وابزانم وەزیری کووردە وەزارەتی داد وەرئەگرێت ئەبێ ئەو بڕیارەیان بە زووترین کات جێبەجێ بکردایە بەڵام تا ئێستا نەکراوە و ئەمەلێکمان هەیە کە کاک خالد چوانی بتوانێت ئەو بڕیارە جێبەجێ بکات لە وەزارەتی داد و لە کاتێکا کە بڕیاری ژمارە 29 جێبەجێ بکرێت نزیکەی لە 160 بۆ هەفتای کێشەی ئەرزی کورد و تورکمان لە دەوروبەری کەرکووک و ناوچە جێناکۆکان چارەسەر ئەکرێن بەڵام پێویستی بە جێبەجێکردنی ئەو بڕیارە هەیە و بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە پێویستی بەوە هەیە کەوا لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەنگی لەسەر بدرێت و ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت بەڵام ئەمە لەوێ وا دیارە ئەو پێکاتانەی کەوا لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بەرەنگاری ئەوە ئاکەن کە ئەو بڕیارانە هەڵ نەوەشێتەوە چونکە کورد لەوێ کەمینەیە نەیتوانیوە تا ئێستاکە ئەو شتە بپەڕێنێتەوە ئەو دەنگەی لەسەر بدرێت بەڵام لەوەی کەەوە ئەو اتفاقی لە بەڵێ کاک نەزات ئەو اتفاقی کە لە دامەزراندنی بەڵێ ئەو اتفاقی کە لە دامەزراندنی حکوومەتی محەممەد شیع سوودانیە کراوە یەکێک لە بڕگەکانی وا بزانم ئەوەیەکەوە بۆ لەسەر داوای یەکێتی نیشتمانی کوردستان داوای کردووەکەوە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە هەڵبوەشێتەوە و ئیستا کار لەسەر ئەوە ئەکرێ ئەمەلمان بەوە هەیەکەوە بتوانین ئەو بڕیارانە هەڵبۆشێنەوە زۆر باش ئەو ئەرزە بۆ خاوەنە ڕەسەنەکانی بگەڕێت زۆر باشە کە دەگەڕێمە وڵات کاک محەممەد جارێکی تر بەخێر بیت سوپاس بۆ ئامادەبوون لەم ماوەی کە ئێوە ناڕزاییتان دەربڕیوە و خێوەتان هەڵداوە من چەندەمین جارە من تۆ لەسەرم بابەتانە گفتوگۆ دەکەین دەمەوێت دانی پرسیاری ئەوە بکەم لە چەند ڕۆژی ڕابردوو کە چەند جارە گفتوگۆ چاپێکەوتنمان کردو بەیەکەوە باست لەوە کرد کە ئەم نووسراوی دەرچووە ئێوە ناگرێتەوە کێشەکانی ئێوە بە جۆرێکی ترە بە وردی ئاماژەت بۆدا دەمەوێت پێ بڵم زانم هەوڵی تازە چییە و لەم چەند ڕۆژی ڕابردوودا چی نوێ هەیە سەبارەت بە کێشەکەتان کێ گفتی پێداون کە داواکاریەکان تا بۆ چارەسەر بکە. بەڵێ سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی کورسات نیوز لە ڕاستە من نەمگوتە ئەوە ئێمە ناگرێتەوە ئاباس قسەکەم ڕوون بێ گوتم دیارە جیاوازی هەیە وەک چۆن کاک نەجاتیش باسی جیاوازی بەڵێ کاکشە ڕوونی کردەوە بۆی کە لە واقع حاڵەکەم ڕوونتر پرسیارەکەم بکەمە بەستەکەم لەوەیە هەر لەژێر خێوەتەکەیان کەس هاتووانی هیچ شتێکی تازە هەیە بۆی بڕیارەکان یان ڕاستپاردەکانی ئەو بن خێوەتەکەتان بپێچنەوەی تر داواکاریەکانتان بەرەو جێبەجێکردن بڕوا دێمە سەر وەڵامەکەشت بەڵام بۆی کە هەم بینەرانی زیاتر تێبگەن کە ئەو بڕیارانە چێ دەگرێتەوە ئەوە چێش ناگرێتەوە دەمێ کاکشێخ بەڕوونی باسی کرد کە دەست بە سەراگرتنی زەوی کشت و کاڵان کشت و کاڵیەکانی جوتیاران لە کەرکووک بە دوو جۆر بووە قراراتی مەزی قیادە سەورە و قراراتی لیژنەی شوونی شمال ئەو بڕیارەی کە ئێستا بەڕێز هادی عامری داوای کردووە بۆی کە جێبەجێ بکرێت بڕیاری 29 ئەو بڕیارە ئەو زەویانە دەگرێتەوە کە ئیتفاایە کە بە قراراتی لیژنەی شوونی شمال دەستی بەسەردا گرتووە ئەو زەویانە ناگرێتەوە کە
بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە دەستی بەسەرداگیراوە. من جا لە ئەو زەویانە لە سەرگەڕان بەشێک دەگرێتەوە بەشێک ناگرێتەوە، و لە منطقەی یایسی و تۆپزاوەش بەشێک دەگرێتەوە و بەشێش ناگرێتەوە. بەڵام بەگشتی من دەمەوێت سەرنج بۆ شتێک ڕابچێژم کە بەگشتی و بڕیارە گرنگە. گرنجەکەی لە سێ-چار شتان من لە سێ-چار خاڵیدا کورتی دەکەمەوە. یەکیانەوەیە لە کەسایەتی هادی عامری. ڕاستی کەسایەتی هادی عامری یەکێکە لەو کەسایەتە بەهێزەکانی ئەو ڕۆکەی عێراق کە ئەگەر کەسی یەکەم و دووەم نەبێ بە دڵنیاییەوە کەسی سێمە لە عێراق بۆ بەخۆشی سەرۆکی لێژنەی باڵای جێبەجێکردنی مادەی ١40 ینی هەم بەخۆی دەسەڵاتی هەیە هەم دەتوانێت کاریگەری کەسایەتی خۆی و نفوزەکانیشی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە تەحالفی ئیدارەی دەوڵەت بەکاربێنێ بۆی کە ئەو بڕیارە جێبەجێ بکرێتن. ئەوەیان خاڵێکی گرنگە کە ئێمە ینی حەقوەیە بزانین هەستیاری بڕیارەکە و گرنگی بڕیارەکە لەو شتشدا تێدایە. خاڵی دۆمەوەیە کە بە لەبەرەوەی بەشێکی زۆری زەویە کشتتوکالەکان بە لێژنەی قراراتی لێژنەی شوونی شیمالدا دەستی بەسەرداگیراوە، ینی کە نزیکەی 900,000 دۆنم زەویە. ئێستا ئەو قرارە هەموو ئەو عقدانێک کە لەسەر ئەو زەویانە هەیە هەڵدەوەشێنێتەوە، بۆیە مەساحەیەکی زۆر عقدەکانی عەرەبە هاوردەکان لەسەردا ڕەش دەکاتەوە و دەگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان لە جوتیارە کورد و تورکمانەکان. ئەوانە هەمووی خاڵی گرنگن و خاڵی سێمی گرنگی ئەوەیە کە بەڕاستی ئەو نووسراوە دەیسەلمێنێک کە مادەی ١40 ینی کارایە و دەتوانێت بڕیارەکان دەربکە و لە هەوڵدایە بۆ چارەسەرکردنی کێشەکان. تایبەت بە وەڵامدانەوەی پرسیارەکەت بەڵێ ئێمە لە ژێر خێمەکەین تا ئێستا لەبەرەوەی وەکو گوتم ئەو بڕیارە ڕاستە باشە و هەنگاوێکیشە، بەڵام ئێمە داواکارین کە داواکانی تریشمان لەوەی کە ئلغای قراراتی مەجلیس قیادە سەورێ ئەویش بێتە دی و ئەو زەویانێک کە ئیستیملاکیش کراون ئەوانیش قراراتی مەجلیسی قیادە سەورە ئلغا بکرێتەوە و زەویەکان بگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان. لە خاڵێکی تر هەیە کە من بەڕاستی دەمێت زۆر گرنگی پێ بدەم و کەویشە بەڕاستی هەموو میلەتی کورد دەبێ بزانێت کە کێشەی ئێمە لە عێراقدا هەل لە سەرەتای دروستبوون دەوڵەتی عێراق کێشەی ناوچەدابراوەکانە. جەوهەر و کڕۆکی کێشەی میلەتی کورد لە عێراقدا ئەو ناوچانەیە ناوچەدابراوەکان و ناوجەرگەکەشی بەڕاستی پارێزگای کەرکووکە کە خۆی لەو زەویانە دەگرێتەوە کە ململانەیە لە نێوان خاوەنداریەتەکەی کە ئەوان بەهۆی پرۆسەکانی تعریب بە قراراتی مەجلیس قیادە سەورە و بە قراراتی لیژنەی شوونی شیمال لە خاوەن ڕەسەنەکانی کورد و تورکمانیان سندۆتەوە و عەرەبیان هێناوە و لە پارێزگاکانی تر و دەستی بەسەرداگیراوە بە عەقدی کشتتوکاڵی بە عەقدی زراعی دراوەتەوە عەرەبانەی کە بەڕاستی نە خەڵکی شارەکە ناوە. خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئێمە بزانین پرۆسەی تەغیری دیموگرافی یعنی گۆڕینی دیموگرافی تەنها ئەو کەسانە ناگرێتەوە کە لە دەرەوەی پارێزگای کەرکووکدا هاتوون و لە ناو پارێزگای کەرکووکدا نیشتە جێکراون. خاڵێکتر هەیە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە بەشێک لە پرۆسەی دیموگرافی ئەوەیە کە لە ناو کەرکووکیشدا جێبەجێکراوە. بۆ نمونە لە داقوق لەوانەیە دوو گونتەوەیەکیان کوردە یەکیان عەرەبە. کاتێککە عەرەبە کوردەکە زەویەکەی ئیستیملاک دەکرێت یان ئێتفا دەکرێت و ئاوارە و دەربەدەر دەکرێت، زەویەکەشی دەدرێتە و عەرەبەی ینی هاوسێکەی یان جیرانەکەی لە گوندەکەی تەنیشت یان لە قەزاکەی تەنیشتیان لە ناحیەکەی ینی لە چوارچەوەی پارێزگای کەرکووکیشە. ئەوەش هەر بەشێکە لە پرۆسەی تەغیری دیموگرافی، بەڵام بەداخەوە ئێستا بەشێک لە کەسانێکی دەسەڵاتدار دەیانەوێ ئەو جۆرە لە پرۆسەی داگیرکردنە و لە پرۆسەی گۆڕینی دیموگرافیا بە هەڵەدا بن بۆ ئەوەی بە تەغیرێکی ئاسایی و ینی ئیداری حسابکە نەک بە پرۆسەیەکی عملی تەغیری دیموگرافی کە بەڕاستی ئەوە غەدرێکی زۆر گەورەیە دەبێت ئێمە سەرنجی تایبەتی بخەینە سەر ئەوە. خاڵێکی تکە هەیە من دەمەوێت بەڕاستی گرنگی پێ بدەمەویشەوەیە کە زۆر بەشێک لەو خەڵکە باسی تعویز دەکەن، ینی کە کاتی خۆی ئەو ئەردانە ئیستیملاک کراوە لەسەر مەلاکەکانی کورد و تورکمانەکان، یان پێیان وایە جۆرێک لە پارەیان دراوەتێ بۆیە حەقەکەیان تاوستاوە. من لەسەر ئەوە بەڕاستی زۆر پێدا دەگرم کە یەکەم شت بەشێکی زۆری ئەو خەڵکان هەر پارەیان وەرنەگرتووە. دووەم شت ئەگەر پارەشیان وەرگرت پێ پارەکە بە میقداری تایبەتی خۆی نەبووە، ینی زۆر غەدریان لێکراوە هەر لە نەسی قراردەکاندا ئیستیسنایەکی تێدایە و ئەنی حەقی خۆشیان نەدراوەتێ. سێمیش ئەو ینی پارە وەرگرتنە بە ڕەزامەندی خۆیان نەبووە،
بەڵکو هەمووی زەویەکان قرارەکە دراوە مەلاکە کە پێی گوتراوە تۆ پارەکەت دەوێ یان نا، ینی ناچار بوو ئەگەر وەریشی بگرێدەنا ئەگەر ڕاستی دەوێت قیمەتی ئەو زەویانە لە لای خاوەنەکانیانەوە بە هیچ زۆرێک ئەوان ئامادە نەبووینە زەویەکانیان دەستبەرداری زەویەکان بنیان بیان فرۆشن، بەڵام ئەتۆ لە زروفێکی کە سەردەمی هەفتەکانی ڕژێمی بەعس و سەدام بینە پێشتای خۆت کە جوتیاری کورد لەو بارودۆخە ناخۆشە و ناڕەحەتیدا بۆ دەرکرایە ئاوە دەربە دەرکرایە و لەژێر ترس و هەڕەشەیەکی زۆر بووە ئەگەر پارێکی وەرگرت بێ بەڕاستی ئەو پارێ مانایەوە نییە کە ئەوە دەستبەرداری بۆیان تعویز کراوەتەوە و بە مافی خۆی گەیشتووە. زۆر باشە کاک محەممەد دەگەڕێ مۆلات کاک شێخ نەجات کاک محەممەد ئاماژەی بەوەدا کە گۆڕینی دمۆگرافیا و پرۆسی تعریب لە شاری کەرکووکە هەر بە تەنیا لە دەرەوە نەکراوە بەڵکو لە ناو گوندەکاندا کراوە باسی داخوێقی کرد بە نمونە و باسی هەندێک شوێنی دیکەی کرد، یعنی ئەکرێ پێم بڵێیت لە ڕاستیدا گۆڕینی دمۆگرافیا لە کەرکووک تەنها خۆی لە مەسەلەی داگیرکردنی زەوی کشت و کاڵەکانیەوەدا نەبینیوەتەوە بە زۆر ڕێگای تر هەوڵی گۆڕینی دمۆگرافیا ئەم شارە دراوە. کاکە داوای لێبوردنەکەم دەنگەکەت ساف نییە، دەنگەکەت باش ناگاتە لام. ئێستا دەنگم باشە گاتە لای جەنابەت؟ ئەگا بە ساف نییە ئێستا باشترە. زۆر باشە بە پرسیاری ئەوم کردوتم کاک محەممەد باسی لەوە کرد کە بە تەنها لە دەرەوەی کەرکووک هەوڵی گۆڕینی دمۆگرافیای ئەم پارێزگایە نەدراوە، بەڵکو لە خودی ناو شارەکان لە گوندەکان هەوڵی گۆڕینی دمۆگرافیا دراوە، پرۆسی تعریب بە شێوەیەکی بەرنامە بۆ ڕێداڕێژرا و ئیشی لەسەر کراوانی. تۆ پێ دوایە مەترسیەکە لەوە گەورەترە کە بە تەنها خۆی ببینێتەوە لە داگیرکردنی زەوی جوتیارانی کورد و تورکمان لە ناوچەکە. دەنگت زۆر باشە هەوڵە دەین چارەسەری بکەین کاک نەجات. کاک محەممەد دەگەڕێم وەلای تۆ بە داوای لێبوردن ئەگەر بەم ژۆری کە ئێستا باست کردوە هەوڵی جدی بدرێ بۆی کە ئەو کێشەی کە ڕووکردنەوە لە سەردانی هەمووتان گرفتی ئەم زەویانەتان بۆ چارەسەر ببێەوەی تر بەڕاستی ببنەوە بە خاونی ڕاستەقینی ئەم زەویانەوە بەبێت ترس و دڵی بە ئارامی کاری کوشت و کاڵی خۆتان بکەن لە ناوچەکەدا. ئەمە چ کاریگەریکی ئەرێنی دروستەکە لەسەرەوەی جارێکی تر دمۆگرافیای ڕاستەقینی ئەم شارە ڕوون ببێتەوە؟ زۆر سپاس ئەگەر ئیزنم دێ من لە دیاتی کاک شێخ وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بەوەی کە بەڵێ عملیەی تغییری دیموگرافی بەڕاستی تەنها وەکو گوتم هەر ئەوە نییە عەرەبی هاوردە لە دەرەوەی پارێزگای کەرکووک هاتبێ و لە ناو کەرکووک نیشتە جێ بکرێ، بەڵکو وەکو گوتم لەوانەیە لە ناو پارێزگای کەرکووکیش دەنا کاتێک کە جوتیارێکی خەڵکی دووبز کە کوردە یان تورکمانە دەردەکرێ زەویەکەی لێ دەسەنرێتەوە، بەڵام عەرەبێکی حەویزە دێ زەویەکەی پێدەدرێ، ئەوە شەر بەشێکە لە عملیەی تغییری دیموگرافی و بەشێکە لە دەست بەسەراگرتن بۆیە دەبێت ئەوەش لە چوارچێوەی مادەی 130 بەو جۆرەی علاج بکرێت. خاڵێکتر هەیە ژێوەیە کە ئەو گۆڕینی دیموگرافیە تەنها کێشەی زەوی کشت و کاڵەکان ناگرێتەوە. کورد لە دوای 2017 بەشێکی زۆری پۆستە ئیداریەکانی لەدەستداوە. ئیهمالکردنی زمانی کوردی یان دیراسی کوردی بەگشتی ئەوەش بەشێکە لە پرۆسەی ینی گۆڕینی دیموگرافیا، لابردنی کەسایەتە کوردەکان و لە پۆستە ئیداریەکان ئەوەش بەشێکی ترە لە عملیەی تعریب. ینی عملیەی تعریب بەڕێی من یەک سێکتەر ناگرێتەوە بەڵکو و پرۆسەیەکە بە منهەجێتێکی گشتگیر لەلایەن کۆمەڵێک دەسەڵاتدارانی کەرکووک و لە بەغداش کاری لەسەر دەکرێت و کۆمەڵێک سێکتەری گرتوتەوە لە زەوی کشت و کاڵەکان، لە سێکتەری تەندروستی، لە کەمی خزمەتگوزاری، پێشکەشکردنی کەمی خزمەتگوزاری بۆ گەڕەکە کوردیەکان، ئیهمالکردنی ئەو ناحیە و قەزایانەی کە زیاتر کوردنشینن، ینی هەر جیاوازیەکە بە جۆرێکە کە هەموو کەسێکی ئاسایی کە سێری کەرکووک بکە بەڵێ هەستی پێ دەکا. خاڵێک ینی دێم و سەر وەڵامی پرسیارەکە دەویشەوەیە کە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین قرارەکانی لیژنەی شوونی شیمال بە پێی بڕیاری 29 ئلغا بکرێتەوە، زەویەکان بگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان لە کورد و تورکمانەکان و لە هەوڵی دووەمدا بەڕاستی دەبێ ئلغای قراراتی مەنسقیادە سەورەش بکرێتەوە کە ئێستا لە چەند هەوڵێک داینە بۆی کە ئەویش بەڕاستی ئلغا بکرێتەوە بۆی هەموو کەسێک بە مافی خۆی بگاوە، هەموو کەسێک بە زەویەکانی خۆی شاد بێتەوە. من پێم وایە لەوێندەرێکە بەشێکی باش لەو گۆڕین دیموگرافیا ڕادەگیرێ
بەڵکو ینی ناسنامەی شارەکە و ڕووکاری شارەکە بە جۆرێکی ئاسایی خۆی بە تەبیعی دێتەوە سەر ڕووکاری ینی هەموو عێراق و کەسیش ینی ئینکاری ئەوەی ناکە کە بگراگەر نەکرد کەرکووکەوە شارەکانی تریش ئێستا هەمویان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا ئیدارە دەکرێن و ینی ئیدارە دەکرێن وەکو گوتم بودجە و شایستە دارایەکان و ژیانی گوزەرانی خەڵکیان بۆ دابین دەکرێت. ئەوانە هەمووی خاڵی گرنگن ئێمە دەبێ بەڕاستی ینی گرنجیان پێ بدەین و هەوڵی یەکەمیش لە ئەوەیدا دەکرێتن بەڕاستی ئێمە دەبێ لایەنە سیاسیەکانمان یەکگرتوو بن و بە یەک ڕوانگە بە یەک دیدگا بستنە بەغدا و ئەو کێشانە چارەسەری بنەڕەتیان بۆ بکرێت بۆی کە خەڵکەکە جارێکتر تووشی دەربەدەری و ئاوارەی نەبێتەوە. من دەبێت لەسەر خاڵشکە زۆر گرنگ ئەوە بکەمەش بەڕاستی ئیلغاکردنی قراراتی مەجلیسقیادە سەورەیە کە ئێستا بەڕاستی ئەویش هاتۆتە گۆڕێ بەوەی کە بابێن لە دوو ڕۆژی ڕابردوو دوو هەوڵی زۆر گرنگ و بایەخدار هەیە هەغوەیە لێرە هەموو خەڵک بیزانێ ئەوی هەوڵی یەکەم ئەوە بوو بەڕاستی لە نێوان بەڕێز دکتۆر یوسف محەممەد و لەگەڵ دیلانی مامۆستا غەفور کە هەردووچیان لە پرۆسەیەکی گشتگیر ماوەی 6 مانگە لەگەڵ جوتیارانی سەرگەڕان و داخوق و ینی تۆبزاوە هەمووی لە پەیوەندا بووینە و بەڵگە و مستەمسەکاتەکانیان هەموو کۆ کردوێتەوە و سیغەیەکی یاساییان دۆزیوەتەوە بۆی کە بتوانن لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە داوای ئەلغاکردنی قراراتی مەجلیسقیادە سەورە بکەنەوە دوێنێکە داواکەیان تەقدیم کردووە خۆشبەختانە وەرگیراوە بە ئومێدی ئەوەی کە بتوانن لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە هەموو ئەو قرارانەی کە مەجلیسقیادە سەورە دەری کردووە ئیلغا بکرێتەوە ماف بۆ خاوەن مافەکاندا بگەڕێتەوە. خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی من ئیمڕۆکە لە هەواڵەکان ینی بینیم کە بەڕێز سەرۆک کۆمار دکتۆر عەبدوڵڵەتیف ڕەشید لەگەڵ بەڕێز فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراقدا کۆبوونەوەی کردو و داوایان کردو کە دەرسەیەکی یاسایی بدۆزێتەوە بۆ ڕاگررتنی قراراتی مەجلیسقیادە سەر و ئیلغاکردنیشیان بۆی کە بەڕاستی ئەو کێشەیە بنبڕ بکرێ هەموو ئەوانە ئومێدن و ئێمە دەبێ گرنجیان پێ بدەین و هەوڵی فشاری خۆشمان بەردەوام بێتن وەکو ئەوەی کە لە خێمەکەی تۆبزاوەدا فشارەکان بەردەوامە و دەبێ هەموو خەڵکدا من لێرەوە داوا لە هەموو خەڵکی کەرکووک دەکەم لە هەموو چینی توێژەکان بێن پاڵپشتی ئەو خێمەیە بکەن ئەو خێمەی ئومێد و چارەسەری زۆربەی کێشەکانی جوتیارانی کوردی کەرکووک. زۆر باشە کاک محەممەد دەچمەوە کەرکووک بۆ لای کاک شێخ نەجاد هیوادارم بە باشی گوێبیستی دەنگی من بێستا. کاک شێخ نەجاد کاک محەممەد بەوردی شی کردەوە دەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەمیانی هەوڵ و تێکۆشان و داکۆچیل لایەنە سیاسیەکان چۆن هەڵە سەنگێنی ئێستا بە تایبەت لە بەغدا و پەرلەمانتارە کوردەکان لە پەرلەمانی عێراق و کاک خالید شوانی کە وەزیری دادەوە خۆشی خەڵکی شاری کەرکووکە لە ئەو هەوڵانی کە دراوە بۆ ئەوەی کە پرۆسەی ئەم داگیرکاریەوە ئەم خۆڕەکاری لەسەر زەویەکانیەوە دەکرێت لە ئاستی تمۆحیەوەدایە؟ بەڵێ من بە شتێکیت بۆ باسکەم ئەگەر ئەم کێشەیە لە دوای 2003ەوە کە ڕژێمی بەعەس ڕووخا کورد لە بەغدا دەستێکی باڵای هەبوو لە حکوومەتی عێراقیدا و هەروەها لە کەرکووکە دەستێکی باڵای هەبوو پەرلەمانتارێکی زۆرمان هەبوو لە بەغدا لە ساڵی 2003 دوای دەنگدان لەسەر دەستور بەم لاوە ئەگەر بیان ویستایە ئەم کێشانەیان چارەسەر بکرایە چارەسەریان نەکرد بەڵام بەداخەوە یعنی من ئەوە ئەڵێم ململانەی لایەنە کوردستانەکان لە ناو خۆیانە و نەبوونیان لە ناو خۆیانە ئەو کێشەیەیان هەروایەشتەوە ئەو بڕیارانەی کەوا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو لە ساڵی 2012 بڕیاری ژمارە 29 و بڕیاری ژمارە 4 لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 دەستور ئەگەر کورد یەکدەنگ بواەن و پێداگیریان بکردایە لە بەغدا ئەو کاتە ئەو بڕیارانەیان جێبەجێ ئەکرد بەڵام وەکو وتم بەداخەوە ئەو من کێشە و ململانیانە کەم لە ئەندام پەرلەمانتارەکانمان غەمی ئەوەیان ئەخوارد کێشە لە بەغدا ئەو کاتە تەنها لەسەر بوجە و موچە و نەود بوو زۆر لەسەر خاک و لەسەر مادەی 140 پێداگیریان ناکرد لەو کاتە ئەگەر بکرایە وەزعەکە بەم ڕۆژە ناگەیشت ئەو حاڵەتانەی کەوا ئێستا هەیە لەکایە
ئێستا کاک خالد شوانی دەستخۆشی لێ ئەەکەین محاولەیەکی باشی هەیە وعدی ئەوەی داوە کە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 مەجلیسی وزەرای عراقی تەطبیق بکات تەنفیزی بکە و هەروەها محاولەیەکەیە بۆ ئەوەی کەوا دەنگ بدرێت لەسەر هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە دواییە ڕەوانە بکرێت بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆەوەی دەنگی لەسەر بدرێت ئەگەر چی من خۆم ئەو حاڵەتە نەختێک بەگران ئەزانم بە قورسی ئەزانم چونکە پێکاتەی عارەب لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا زۆرینەیە و بەرامبەر ئەو حاڵەتە وەستاونەتەوە ڕنگ هەیە بە ئاسانی نەتوانن دەنگی پێویستی بۆ دابین بکرێت ئەگەر لە کاتێکە نەتوانرا دەنگی پێویستی بۆ دابین بکرێت باشترین چارەسەر ئەوەیە کەوا قانونی نزاعاتی مولکی کێشەی مڵکدارێتی ئەو قانونەی کە لە ساڵی 2010 ئەڵێم بەداخەوە دەستکاری کرا و لەسەر پەرلەمانتارانی کورد پەڕیەوە لەو ڕۆژەوە بەردەمی کورد و تورکمانی گرتووە نەیەشتەوە کەوا بتوانین ئەرزێک دۆنمێک ئەرز بگەڕێنینەوە ئەگەر بتوانن قانونی نزاعاتی مولکی کێشەی دەستەی کێشەی مڵکداری چارەسەری کێشەی مڵکدارەتی تعدیل بکەن و هەیئەی دەعاوی مولکی ئەو هەیئەیە تەفعیل بکەنەوە محاکمەکانی دابنێنەوە ڕنگ هەیە ئەوە ئاسانتر بێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکان و بۆ وەرگرتنەوەی حەق و حقوقی کورد و تورکمان لە ڕێگەی محاکمەوە ئەو کاتە پێویستیمان بە دەنگدان لە پەرلەمان نابێت و ئەو هەوڵش کە کاک محەممەد ئاماژەی پێکرد کە دوێنێ مامۆستا دیلانی مامۆستا غەفور کە من لێرەوە دەستخۆشی لێ ئەەکەم بەڕاستی پەرلەمانتارێکی دڵسۆزی یەکێتی نیشتمانی کوردستانە بەو پەڕی توانایەوە لەسەر ئەوە کارەکە کەوا کێشەی جوتیارانی کەرکووک چارەسەر بکات ئەگەر لە ڕێگەی دادگای فیدراالیەوە بە گۆرەی ئەو محکەمەیەی کە لە دادگای فیدراالی بکرێت و ئەو داوایی کە دوێنێ تەقدیم کرات بە یارمەتی دکتۆر یوسف و پارێزەرەکان ئەگەر ئەوە سەر بگرێت ئەوە شتێکی زۆر زۆر چاکە ڕێگە لە هەموو شتێک ئەگرێ پێویستی بە دەنگدانی پەرلەمانیش نابێت و حەق بۆ خاوەن حەق ئەگەڕێنێتەوە لە کەرکووک و لە دەوروبەری کەرکووک و لە ناوچە جێناوەکان و بڕیارەکانی بەڵێ کاک شێخ نەجات باسیەوە کردوتە ئەستەما ئەمەی هەڵوەشانەوەی ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێخۆ ئەگەر لە ڕاستیدا ئەوەی کە تۆ دێڵەی ببێت بە ئەمری واقع و دوایم هەموو هەوڵ و تەقەلای ئەمە نەکرێت دەبێت بژاردەیەکی دیکە هەبێت و پێشتیژم پرسیارم لە کاک محەممەد کردو و تومە ئەگەر بێت و داواکاریەکەتان جێبەجێ نەکرێت بێ بژاردەیەکی دیکەتان هەبێت چونکە بەڕاستیەوە خاوەنی ڕاستەقینی ئەم زەویانەوە بەپی ئەو بەڵگانی کە خستوتانەتە ڕوو دەیسەلمێنێکە ئێوە و کەسان و باوباپیرانتان خاوەنی ئەم زەویانانی بژاردەی دووەمتان چییە کاک شێخ نەجات؟ کاک بەڕێزم ئێمە وەکو وتم ئێستا سێ ڕێگەمان لە پێشە حالیان سێ ڕێگەی قانونی یەکێکی ئەوەیە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هەڵبووە شوێنرێتەوە بدێتە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێ من وتم ئەوەیانە قورسە ناڵێم ئەستەما ئەڵێم قورسە ڕەنگ هەیە بە ئاسانی نەکرێت ڕێگەی دووەمی ئەگەر بێت و تەفعیلی قانونی نزاعاتی مولکی بکرێت دەستکاری ئەو قانونە بکرێت کە لە 2010 دەستکاری کرا بگەڕێتەوە دۆخی جارانی کە لە 2005 و 6 چۆن دەرچوو ئەوە ڕێگەیەکی ئاسانە ئەتوانین لەو ڕێگەیەوە لە ڕێگەی محاکمی نزاعاتی مولکیەوە ئەو ئەرزانە بگەڕێنینەوە ئەگەر و بگاتە ئەو حاڵەتی ئەوەش بنبەستی بۆ دروست بکرێت ئەمەلێکمان بەو داوایە هەیە کە مامۆستا دیلانەوان لە دادگای فیدراالی عێراق تۆماریان کردووە ڕنگ هەیە ئەوەش ئەمەلێکی گەورەیە یعنی لە بەردەمانە بە پەنای خوای گەورە و بە پەنای بە پشتیوانی ئەو پەرلەمانتارە دڵسۆزانەمان لە بەغدا بتوانن کەوا کارێوا بکەن کە ئەو بڕیارانە هەڵبوەشێتەوە و نسبەت قەراراتی مەجلیسی قیادەی سەورە کە 300,000 دۆنم ئەرزی کورد و تورکمانی ئیستیملاک کردووە و بە بڕیاری ژمارە 29 مەجلیسی وەزرای عێراقی ئیتیحادی کە بڕیارەکانی لژنەی شئونی شیمالی هەڵوەشاندووەتەوە ئەگەر کاک خالیدیش وەکو وعدی داوە ئەوە تەنفیز بکات
لە 160 بۆ 70 یعنی زیاتر نزیگەی 900,000 دۆنم ئەرزی کورد و تورکمان ئەگەڕێنێتەوە بۆ خاوەن ڕەسەنەکانی ئەوە کێشەکە تقریبن بەرەو تەواوبوون ئەچێت بەڵام ئەگەر بێت و هەموو ئەو ڕێگانە بگیرێتە بەر و سەرکەوتوو نەبین تایە ڕەنگەیە لە دوای ئەوە هەموو شتێک لە کاتی خۆیان ئیشاراتی پێ بدەین ڕەنگەیە ڕێگەی ترمان هەبێ بگرینە بەر بۆ دەستکەوتنی و وەرگرتنەوەی مافەکانمان و مافە ڕەواکانمان. زۆر باشە کاک نەجات دەگەڕێمە وڵات. کاک محەممەد ئەو شەڕە یاسایانی کە پێویستە بکرێت و گفتان پێدراوە وەک چۆن کاک نەجاتیش باسی کرد کە خات و دیلان و دکتۆر یوسف و هەندێک لەو پەرلەمانتارانی دیکە لە هەوڵی جدیدان بۆ ئەمە ئەوەنی کە ڕۆژانە ئەگەر تۆ لە پەیوەدی و قسەیابی لەگەڵیان هەنی گەشتبینن و ئومێدیان هەیە بەوەی کە تێکۆشان و تەقەلاکەیان ئەنجامی هەبێ؟ بەڵێ بەڕاستی ومێدیان هەیە و دوای ئەوە دیراسەکردنێکی نێزکەی 6 هەتا 7 مانجی دەبی ئەوان لە لێکۆڵنەوەی ئەو مستەمسەکاتانەدان و پرسیاریشان کردەوە بە خەڵکی شارەزا ڕاوێژێکی باشیان کردووە گەیشتۆنە ئەو دەرئەنجامەی کە ئەگەر هاتو ئەو سکاڵایانە تەقدیم بکرێت ومێدێکی زۆر هەیە بۆیە لەسەر بنەمای ئەو مستەمسەکات و ئەو زانیاریانەوە ئەو شێوازەی کە دەستی بەسەرداگیرا و بڕیارانەیە کە کاتی خۆی چۆن دەرچۆ بە چمە بەستێک دەرچۆوە خەلەلی یاسایی لەکوێ هەیە من پێم وایە دراسەیەکی باشیان کردو ئومێدێکی باشانێ من ئەگەر ئیزنم بدە یەک ئیزافە دەخەمە سەر قسەکانی کاکشاخ ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەو ڕاستە دەڵێتن ئیشەکە ئەستەمە یان زەحمەتە بەڵام من دەڵێم هیچ شتێک لە عێراق ئاسان نییە هیچ داواکاریەکی کوردی تۆ ئیشەکە و ئەستەمتر کرد وایە کاک محەممەد بە کاک نەجادم وتم تۆ دەڵێ شەکە ئەستەمەوتی دەڵێم زەحمەتە کردنی بەستۆڵێ هەموو شتێک نەکەرە و بڕیارە هەموو شتێک زەحمەتە. بەڵێ من ئێستش دەڵێم هەموو شتێک زەحمەتە بەڵام ئێمە دەبێ خۆمان وەکو لایەنە سیاسەکان یەکگرتوو بین پێش هەموو شتێک و ئیرادەمان هەبێ و پرس بە خەڵکی شارەزا بکەین و بە چەک و تفاقەکی زانیاری و مستەمسەکاتەوە بچین لە ورد بین و ڕشت بین لەسەر داواکاریەکانمان تاوەکو هەموو داواکاریەکانمان دێتە دی ئەوەی کە هەتا ئێستا داواکاریەکان جێبەجێ نەبووە ئەوەیە کە بەڕاستی کورد یەکگرتوو نەبووە لە هەر مەقطعێکی زەمەنی کورد یەکگرتوو ببێت توانیتی لەو عێراقیکە وەکو گوتمان ئەوەندە زەحمەتی شت دەستکەوتی باش بەدەستبێنێ بەڵام بەڕاستی ئەو ڕخنە و ئەو ینی گلەیە لە لایەنە سیاسەکانەیە کە بەڕاستی ینی لە بەتایبەتی لە چەند ساڵی ڕابردوو بۆ لە ئاستی پێویستە یەکگرتوو نەبوونا و داواکاریەکان بەو جۆرەیە نەبوونا و بە دووەداچوونی ورد نەکراوە دەنا وەکو گوتم بڕیارێک لە ساڵی 2012 دەرچوو بێ چێ ئێستا تاوانبارەکە جێبەجێ نەکراوە ئەدی ئەو هەموو پەرلەمانتارە و هەموو وەزیرە لە وێندرێکە بووینە چۆن متابعیان نەکردووە بۆیە ئەگەر هاتوو هەموو کەسێک ماف نادرێ ماف دەسەندرێ دەبێت خۆت کەسانی شارەزا لە وێندرێکە بن و ورد بن زانیاری وردین ینی باشیان هەبێتن و بە دوواداچوونیان هەبێتن بۆ دەرچوونی بڕیارەکە تا دەردەچی اینجا کە دەرچوو بڕیارەکە دەبێ بە دوای دابتن تاوەکو جێبەجێ دەکرێت ئەو بژاردەی کاکێکە بەڵێ خاڵێککە ئەوەیە کە بەڕاستیانی پرسیاری ئەوەت کرد کە ئەگەر هاتوو ئەو داواکاریانە ئەو هەوڵانە ینی نەگەیشتە ئەنجامیان جێبەجێ نەبووسێ من پێم دەگەڕێمەوە سەر بەڕاستی پێش هەموو شتێک ئیرادەی خەڵکو و ئیرادەی جوتیارەکان و ئیرادەی ینی هاوڵاتیانی کورد و تورکمان و ینی هاوڵاتیانی کوردستانی بەگشتی لەو ناوچانە کە دەبێت بە خۆمان ئیرادەمان هەبێ و سەر شۆڕ ناکەین بۆ هەر داواکاریە کە ئەوان کردیان و دەبێ یەکگرتوو بین هەوڵ بدەین بەلایەنەکەم لە ئاستی هاوڵاتی و لە ئاستی کۆمەلگای ینی دانیشتوانەکە ئەوەندەی دەکرێت خۆمان سەنگەری یەکەمی لە بەرەنگاربوونەوەی هەموو ئەو دەسەڵات ئەو هەوڵانێک کە بۆ تعریبکردن و بۆ دەست بە سەراگرتنی زەویەکانمان و گوندەکانماندا دادەگیرێ ئەگەر هاتو ئێمە بەڕاستی یەکگرتوو بووین ئیرادەمان هەبوو وە خیاراتەکانی تریش لە پێشمان واڵایە بەوەی کە بتوانین بەڕاستی ئێمەش خۆپشاندانی گەورە بکەین
بۆی کە داوای مافەکانی خۆمان بکەین و ئەو ئارامیەی کە ئێستا لە کەرکووکەیە و ئەوان پێیان وایە ئێمەش دەتوانین بای ئەوەندە و ئارامیە ینی بە جۆرێک لێ بکەین کە ئەگەر هات و شوێنی ینی ماف و شایستەکانی ئێمەشی تێدا نەبێتەوە هەموو کەسێک ناتوانین لەو بەو ئارامیەدا بژیتن بەڕاستی دەبێت خەڵک یەکگرتوو بێ و دەبێت ئیرادەی هەبێ و دەبێت سوور بێ لەسەر داواکانیان و دەبێت فشار لەسەر لایەنە سیاسیەکانمان بکەین تاوەکو ئەو لایەنە سیاسیانش هەم یەکگرتوو بن هەم بە پرۆژەی باش و بە پرۆژەی یاساییانە بتوان داوای مافەکانمان بکەن لە بەغدا. کاک محەممەد کاک شێخ نەجات باسی مەسەرەی کارەکردنەوەی یاسای کێشەی مڵکداری کردکەوتی دەکرێمەوەکو دەرچێکی یاسایی بەکاربێنین ینی پێ دوایە ئەمە دەبێتە بێچێک لە بژاردە باشەکان بۆ چارەسەری کێشەکەتان؟ لە ڕاستیدا ئێمە دەبێت هەموو بژاردەکان لە پێشمان وەڵا بێ و لە هەموو سێکتەرەکانیش ئیش بکەین وەکو گوتم ئەوە سێکتەرەکان دەبێت قۆناغبەندی بۆ بکەین وەکو ئەگەر هاتوو بتوانین لە ڕێگەی پەرلەمانەوە ئیلغای قرارەتی مەجلیس سەورە بکرێتن بەڕاستی ئەوە باشە ئەگەر نا لە ڕێگەی مەحکەمەی اتحادی وەکۆیا و ئاماژەمان پێدا ئەو هەوڵە بکرێ هەر باشە ئەگەر نا دەتوانین لە ڕێگەی پەرلەمانەوە وەکو تعدیلی قانونی دعاوی مولکە بکرێتەوە و دووبارە کارا بکرێتەوە بۆی کە بە شێوازێک بێ بتوانین جوتیار و خاوەن مافەکان دووبارە داواکانی خۆیان بنووسنەوە لە وێنەرێکە و لەوێ بە مافەکانی خۆیان شاد ببنەوە باشە ئەگەر ناخۆ ئینسان ناتوانێت واز لە مافەکانی خۆی بێنێ واز لە زەویەکانی خۆی بێنێ واز لە گوندەکانی خۆی بێنێ و چۆلی بکەین ئەگەر هەرهیز نا وەکو ئێستا کە ئەو هەموو فشارشمان لەسرە و ئەو هەموو زەختەشمان لەسرە بە جۆرێک کە هێزی سەربازی تەدەخل دەکات جوتیاری کورد دەگرێ ڕێگری لێ دەکات لەوەی کە کارە کشتتوکاڵەکانی خۆی بکە ڕێگری لێ دەکات دەست بەسەر ئامێرە کشتتوکاڵەکاندا دەگرێ و یارمەتی عەرەبە هاوردەکان دەدا بۆی کە دووبارە لە گوندەکانمان نیشتە جێبێتەوە دەست بەسەر زەویەکان نابگرێتەوە ئەگەر هاتو ئێمە یەکگرتوو بین بەڕاستی دەتوانین بەرەنگاری وانیش ببینەوە بە اعتصامی مەدەنی هەروەکەوەی لە خێمەکەی تۆبزاوە هەیە و بە و ڕێگریانێکە هەتا ئێستا لە سنوورەکانی داقوق و تۆبزاوە و دووبزوو سەرگەڕان کراوە لە لەیلان کراوە دەتوانین ئێمەش ڕێگری لەوە هەوڵە داگیرکاریانە بکەین خۆ نابێ ئێمەش دەستەوەستان بۆ سین و چاوڕێەوەم بکەین بزانین ئەوان چۆن زەویەکانی ئێمە دووبارە وەکو ڕژێمی سەدام دەست بەسەردا دەگرنەوە. سپاس کاک محەممەد بۆ سەرنجەکانە. کاک شێخ نەجات کاک محەممەد دانی باسی لەوە کرد کە ئەوان پشوو درێژن و هەر ئەو کارتانی کە بەدەستیانەوەی هەمووی تاقی دەکەنەوە تاوەکو بگەن بەوەی کە ئەو مافەی کە لیان زەوتکراوە بیژێڕنەوە بۆ خۆیان دەمەیانی پرسیار لە تۆ بکەم بە ناوی جوتیارانی داخۆقیشەوە تۆ لەوێ وەک نوێنەری ئەوان قسە دەکەیانی ئێوە تاکی پشوو درێژ دەبن و هەوڵەکانتان و پاڵپشتەکانتان لەگەڵ کاک محەممەد و هاوڕەکانی لەو خێوەتی کە تێدا چەند ڕۆژێکە دانیشتن و ناڕزایی دەردەبڕنیانی ئەوەش بەنیازت بە هەمان شێوە پشوو درێژ بن تاوەکو دوانە فەس بەوەی مافی خۆتان وەربگرنەوە؟ ئێمە ئەو خێوەتگەی کە دانراوە خێوەتی هەموو جوتیارانی کوردی کەرکووک و تورکمانی کەرکووکە هی هەمومانە هین تەنها تۆبزاوە نییە هین داقووقە هین کەرکووکە هین سەرگەڕانە هین تسعینە بەڵاوەی هەموو کورد و تورکمان ئەوە بە هی خۆمان ێزانین و هەموو کەم و زۆر ئێمە تایە بەشدارین و پشگیری لێ ئەەکەین بەڵام وەکو پێم وتی ئێمە ئەوەی هەتا پێمان بکرێت لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی قانونەوە کە باشترین چارەسەرە بۆ ئەو کێشانە چونکە هیچ ڕێگەیەکی تر لە بەردەمان نییە لە دوای ئەو ڕێگانەی کەوا بۆم باسکردی نامێ دووبارەی کەمەوە ئەگەر چارەسەر نەکرا ڕەنگەیە ڕێگەی تر هەبێت بۆ چارەسەرکردنی کە لە کاتی خۆیان باس ئەکرێت بەڵام من لێرە یعنی شتێکتان بۆ باسکەم یعنی ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە ئیستا قەراراتی مەجلیسی قیادەی سەورە هەڵبوەشێنینەوە یان قەراری ژمارە 29 جێبەجێ بکەین بۆەوەی ئەرز بۆ خاوەن ئەرز بگەڕێتەوە ئێمە لە سنووری داقووق لە ساڵی 2006ەوە لە ڕێگەی محکەمەی نزاعاتی مولکیەوە توانیمان 17,600 دۆنم ئەرزی کوردی سنووری داقووق بگەڕێنینەوە بۆ ناوی خاوەنە ڕەسەنەکانی و لە دایرەی تاپۆ تەسجیلمان کردووە کە ئەمە تاپۆکانمانە چوار قەتعمان گەڕانوەتەوە کە وەکوتم پێوەرەکەی مەساحەکەی 17,600 دۆنمە بەڵام لە دوای ساڵی 2017
ئەو ئەرزە لەگەڵ ئەوەی کە تاپۆی خۆمانە بەناو خۆمانەوەیە دیسانەوە لێمان داگیر کرا بەهێز لە ناو ئەو ئەرزانە ترەکتەرەکانمان دەرکرا و ئەرزەکەمان لێ منع کرا تا ئیستەیشی پێوە ئەو ئەرزە درایە دەست عەرەبی هاوردەوە محاولاتێکی زۆرمان کردو تا ئێستا نەمانتوانیوە ئەو ئەرزە بچینە سەری کە ئەرزی تاپۆیە یعنی ئێمە منێواکەین کە تاپۆ بگەڕینەوە بەڵام ئێمە تاپۆمانەیە و لە 2017ەوە لێمان داگیر کراوە زیاتر لە 500 خێزانین ئێمە لەوێ خێزانی وامان هەیە ڕنگ هەیە پێویستی بە دینارێک هەبێت عائلەی وامان هەیە بێوژنیە هەتیوی هەیە ئەو ئەرزانە داگیر کراوە جا من لێرە داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم داوا لە سەرۆک باڵ تاڵەبانیەکەم بە هەموو هێز و توانایەکیانەوە بێنە سەر خەت بۆ چارەسەری هەموو ئەو کێشانەی بەسەر جوتیارانی کووردا هاتووە لە هەموو ناوچەکانی کەرکووک و دەوروبەری و هەوڵێکی باشی ئەوێت هەروەکو کاک محەممەد ئاماژەی پێکرد یەکگرتنی ئەوێت بەم پەرتەوازیەی کەوا کوردی هاتیایە لە بەغدا کێشەی کورد حەل ناکرێت من شتێک ئەخەمە بەرچاوتان هیچ کاتێک یعنی پۆستێک ئەگەر پۆستی سەرک کۆمارێک بێت یان پۆستێکی وەزیرێک بێت ئەوە چارەسەری کێشەی کورد ناکات ئەو شەڕەی کەوا کورد کردی لە بەغدا لەسەر بوجا یا لەسەر موچە یا لەسەر نەوت ئەگەر ئەو شەڕە لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بکریایە لەسەر خاک بۆچی ناکرێت کاک شێخ نەجادیانی بۆچی ئەم شەڕە ناکرێت بە بڕایت وەکو پێم وتی تەبایی لەناو کووردا نییە یەکدەنگی نییە کێشەمان هەیە ململانێمان هەیە بەس خۆ هەچی سەرکردە سیاسیەکانی کوردەکە دێنە سەر شاشەی میدیا ئەنی باز لەوە دەکەن کە هاوخەمن هاوسۆزن بۆ کەرکووک و هەوڵی چارەسەری مافەکانیانەدەن ئایا هەر بەڕاستی جگەلەیەکێتی نیشتیمانی کوردستان کە لەو شارە هەوڵ و تەقەلای زۆری داوە لە ماوەکانی ڕابردوو بە ئێستاشوانی پارتە سیاسیەکانی تر توانیوانانی لە بەکردارەمە بسەلمێنن ئەگەر ئەو هاودەنگیان هەبوایە لە دوای ساڵی 2017 ئامانتوانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووکدا بنین یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بانگەوازی کرد کەوا بگەڕێنەوە لایەنەکانی تر بگەڕێنەوە ئەو وەختە ئەنجومەنی پارێزگا کارا بوو هەڵنەوەشا بووەوە پارێزگارێکی کوردیان بۆ کەرکووک دابنایە ئەم وەزعوای لێ ناهات باوەڕت بێ لە دوای 2017 پرۆسەی تعریب لە کەرکووکە ڕەنگەیە لە هەموو ئەو مێژووەی کەوا سەدام پرۆسی تعریبی تیا جێبەجێ کرد بە گۆرەی ئەوە زیاتر کرا بە لە دوای 2017 تا ئێستاکە بەڵام منوە یعنی بۆی ئەچم لایەنە کوردیەکان گوێیان بەوە نەداوە ئاگادار نین بڕۆن بزانن ئەرز نەما لە کەرکووکە دابش نەکرێت پارێزگاری کەرکووک چ ڕۆڵێکی هەیە لەم تعریبەدا کاک نەجات یەقینەن ئیدارەی کەرکووک ڕۆڵێکی سلبی هەیە ڕۆژێکی سلبی هەیە بەرامبەر هەموو کورد بەرامبەر ئەو وەزعە یعنی ئێمە لە دوای ئەوەی کە وەکو باسم کرد لە 2006 ئەو ئەرزانەمان بە قانون گەڕانەوە لە دوای 2017 لە ڕێگەی ئیدارەی کەرکووکەوە دیسانەوە پاڵە پەستۆیەکی زۆریان خستە سەرمان نووسرابێکیان کرد بە وەزارەی زراعی عێراقی و لە وەزارەی زراعی عێراقی 3 داوای لە محاکمی عێراقی لەسەرمان کردەوە دیسانەوە ویسیان ئەو ئەرزانە لە ژێر دەستمان دەرکەن بەڵام لەخوا بەزیاد بێت لە دوای کێشمانە کێشێکی 3 ساڵی توانیمان کەوا ئەو ئەرزانە دیسانەوە ئەو داوانە ببینەوە و ئەو ئەرزانە نێلین لە ژێر دەستمان دەرکێت و لێرە زۆر سوپاسی پارێزەر شکارمەردانەکەم کە ڕۆڵێکی گەورەی بینی لە ناو ئەو داوانە و لە کۆتایی هێنان بەو داوانەی کە لە ڕێگەی وەزارەی زراعەوە لەسەرمان تۆمار کرابوو ئەمانە ڕۆڵەکان بالتاکید سلبیە جیاوازی هەیە لە کەرکووکە تەفرەقە ئەکرێت ئەو گرێبەستانەی عارەب کە لە بە قەراری لیژنەی شئونی شیمال بۆیان کرابوو بەڵام بە بڕیاری 29 ئەنجومەنی وەزیران هەڵوەشابووەوە بە بڕیاری ژمارە 4 لیژنەی جێبەجێکردنی مادەی 24 هەڵوەشابووەوە لە دوای 2017 هەمویان بۆ کارا کراوەتەوە لە ڕێگەی محاکمەوە بە یارمەتیدانی ئیدارە و بە یارمەتیدانی وەزارەتی کشت و کاڵ کەوا
چەند شتێکیان هێناوەتە ناو وەزعەکەەوە نووسراوەکەن لە ڕێگەی دادگاکانەوە گرێبەستی عارەبەکان ئەو گرێبەستە هەڵوەشاوانە هەموو کارا کراوەتەوە ئێستا ئەوە بووەتە کێشەیەکی گەورە بۆ کورد لە ناو کەرکووکە لەم کاتەیە. سپاس بۆ کاک شێخ نەجات مکەڕەم نوێنەری جوتیارانی داقووق کە لە کەرکووکە و ڕاستەخۆ لەگەڵمانە بووی. سپاس بۆ کاک محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. هێوادارین هەرچی زووە کێشەی جوتیارانی کەرکووک چارەسەر بکرێەوە پرۆسی بەناو تعریب و گۆڕینی دموگرافیا لە شاری کەرکووک بە هەوڵی لایەنە سیاسیەکان و تەبایی ماڵی سیاسی کوردی ڕێگری لێ بکرێت. ئێوە شەرشاد و بەختەوەربن.